كاغريبار سلااو لێبێ بخير ئەمە ئەوڕۆ خۆشحاڵین زۆر بەخێر میوانی گوندینە و میوانی توی زۆر بەخێر سکۆلەکەتی زیابت خزمەت عزیزی کاگرێبار ئەمن ئەلێرە ئەوەی کودرێ ئەمەی خۆشحاڵ کرد یعنی دڵمان پێخۆش بوونی ئەو بەنداوە ئەو بەنداوە بابرن ساڵێک دروست کرا کو دروست کرا ئەو بەنداوە ئەو ساڵ دروستمان کردیا و لەسەر ئەرچی خۆمان الحەمدلله هەموو هاوکاریەک بووین لەسەر ئەرچی خۆمان بە خێرخوازی هەندێک باش لەولا لەوانەیە خێرخوازی بووبی ئەکسەرەتەکە بە خۆت بەڵام زیاتری بە خۆمان بۆ لەسەر ئەرچی خۆمان دروست کرایە ئەوە بابرن چەندی ئاو دەگری لە ڕووی ئەندازەیەوە چەند قوڵە ئەوە تقریبا بەخۆی 17 مەترێگرت بەرزیەکەی ستونی بەڵام لەبەرەوەی ئەو ساریەکەم سار بوو تقریبا مەترێکمان داخست لەوەی زووتر سەرڕێژبی لە بۆ ساریشکەتانی بیگرینەوە ئەو سار باران زۆر ماشەڵڵه بەرەکەتی خۆی گەورێ کو دەرێ بەنداوەکەتان لە هەزەی دەرچوو لەخوا بە زیاد بی لەخوا بە الحەمدلله بدایەتی لێ ترساین بەڵام ئەمە لە بۆ شۆفەرەکە و ئامێرەکان هەمووی خۆمان بوون دایم لەسەری بن کاتی بارانیش باید مەترسێ بای ئیشمان لێ کرد ئەو سار سەرڕێژی کرد الحەمدلله وڵا لەخوا بە زیاد سەرڕێژ بوو وڵای زۆر لێ ترساین بدایەتی زۆر لێ ترساین دەهاتینە دیاری وەمان دەزانی گەمەیەکە پێشەکەی بەس لەخوا بە زیاد الحەمدلله گەلە باش بوو ماشەڵڵە باران زۆر بوو کاکرێبار ئەو ئاوە زۆرە ناکرێ مەسەلەن بابر ماسی تێدا نەبی کیسەڵی تێدا نەبێتن چی تێدا ئێستان تێکرد هەندێکمە ماسی تێکردیا و بە تەمانی شێشە لێر ئێستا وەرزیتی ئێستا لەو مانگەی وەرزی دنیا گەرمدا دێت و ئەوانە احتیاجێت و ئاوی بەنداوەکان بە تەمانە لێر بە دوای شاڵ 15,000 شتێکەین لە بۆی بەرهەمی لە بۆ گوندەکەمان بیت شتی چاکە لێرە حسابی ئەوتان کردێ مەسەڵەن بە تایبەتی خەرچی گەشتیاری مەسەڵەن ئەگە هەتا خەرچی گوندەکەش بیتن کاتێک کە دەگەڕێت و ئێرە کاتی مەلەکردن ئۆشتانە لە بەروی 17 مەتر قوڵ کەسێک مەلەوان نەبیتن وچی وەگوت لە کەلێنی 50 بەردەوە حسابی ئەوشتتان کردیا کابرا بێتن خۆ پێدا بداتن نەخنچێت نا بەخۆی حسابی متان کردەوە ئێستا ئەم بچم نانە بەشی توش تێدایە چونچی هەتا بچێ پشتەوە تەنکە بەس لای پێشەوەی قۆلیەکەی ئەوەندە دەنە لە پشتەوەی تەنکە دەتوانانی هەمووی گەورە گوچکە مەلایەن تێدا بکاتن هەر کەس بەجێ ئەوەی خۆی مستەوای خۆی